لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە شاری هەولێر هەردوو وڵاتی عێراق و ئێران پرۆتۆکۆڵی پاراستنی سنوورەکانی نێوانیان نوێ کردەوە. فەرماندەی پاسەوانەکانی سنووری عێراقیش ڕایگەیاند ئەوان لە ئێستادا کارەکانیان قورستر بووە بۆ پاراستنی سنوورەکانی نێوان هەردوو وڵات چونکە تیرۆر لە ناوچەکەدا زیادی کردووە. دوای تەواوبوونی چاوپێکەوتنمان لەگەڵ بەرپرسانی وڵاتی ئێران ڕێکەوتین کە پرۆتۆکۆڵێ واژوو بکەین لە نێوان هەردوولا بۆ پاراستنی خاڵە سنووریەکانی نێوان هەردوو وڵات. لە ئێستادا گرنگە بە هەردوو وڵات خاڵە سنووریەکانمان بپارێزین بە تایبەتی لەم کاتەدا بۆ پاراستنی هەردوو وڵات لەدەست تیرۆر دەبێت ئەمنیەتی خاڵە سنووریەکان تونتر بکەینەوە. گرێبەستی پاراستنی سنووری نێوان وڵاتی عێراق و ئێران لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئیمزا کراوە بە مەبەستی پێداچوونەوە بۆ پرۆتۆکۆڵەدا ساڵانە لەلایەن هەردوو وڵاتەوە نوێ دەکرێتەوە. فەرماندەی پاسەوانەکانی ئێرانی ژیوای خواست عێراق لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعشدا سەرکەوتوو بێت. ئاسوودەین کە وڵاتێکی موسڵمانی وەک وڵاتی عێراق دراوسێمانە و ئەوەش دەزانین کە عێراق زۆر نابێت لە ژێر دەستی ڕژێمی بەعزرزگار بووە و هیواشمان وایە لەم جەنگەی ئێستا تیایدایە لە بەرامبەر چەکدارانی داعش سەر بکەوێت و ئێمە ڕێکەوتین ئاسانکاری بۆ هاوڵاتیانی هەردوو وڵات بکەین لە ڕووی بازرگانی و گەشتیاریەوە. عێراق و ئێران بە درێژایی 1600 کیلۆمەتر سنووری هاوبەشیان هەیە. لە ماوەی ڕابردووشدا چەند جارێک کێشە لە نێوان ئەم دوو وڵاتەدا دروست بووە لەوانەیەش گرتنەوەی ئاوی ئەڵوەند و تۆبارانکردنی ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان. هەرچەندە هەرێمی کوردستان سنوورێکی فراوانی لەگەڵ ئێراندا هەیە و کۆبوونەوەکەش لە شاری هەولێر بەڕێوەچوو بەڵام نوێنەری حکوومەت هەرێم لەو کۆبوونەوەیەدا بەشدار نەبوو. هێشقادرێن ئارتی هەولێر.